جار ستم و ظلم کە دەکرێت لە گەلێک لە قەومێک لە خەڵکێک لە ماڵێک هەمووی ستەمە. چونکە چاک بزانین مسلمانە بەڕێزەکان، مسلمانە ئازیزەکان، ئەوەی کە ستەمەکە هەتا قیامەت ناچێتە سەر بۆی لە دنیادا، خوا مۆڵەت تێدا ئەوەشی ستەمی لێکراوە، ئیمای بینێ بە چاوی خۆی لە دنیادا، ئیما دوای خۆی کەسان و نەوەی خۆی دەیبینێ یان لە قیامەتدا دەیبێنن. ئەگە تەماشاکەین خوای پەروەردگار خوای متعال حرامی کردووە لەسەر خۆی، فەرموویەتی لە حادیثی قودسی هاتووە: یا عیبادی ئینی حەڕەمت الظلم عەلی نەفسی. ئەی بەندەکانم، خوای گەورە فەرمێ ئەی بەندەکانم، من ستەمم حرام کردووە لەسەر خۆم. و ئەفەرمێتش خوای پەروەردگار: وجعلت بینکم محرما، و حرامشم کردووە لە بینی ئێوەدا ستەم لە یەکتری بکەن. فلا تظالموا، واتە ستەم لە یەکتری مەکەن. ئەمە خوای گەورە فەرمێ حرامی کردووە لەسەر خۆی، حرامی کردووە لە بینی یەکا ئێمە، و داوامانش لێ ئەکا ستەم لە یەک نەکەین. ئەگەر کەسێ ستەم کا سێجا بە قسەی خوای نەکردووە، شەیطان یەک لەت بە قسەی خوای نەکرد، خوا نەعلەتی لێ کرد، لە دنیادا دەری کرد، لە دنیا هەتا قیامەت، و لە قیامەتش لە ڕەحمەتی خۆی. ئەی ئەگەر کەسێک بێ ستەم بکا و گوێی پێ نەدا، سێجا بە قسەی ڕەب العالەمینی نەکردووە لەم حەدیسەی فەرمایشتەی خوای پەروەردگاردا کە حەدیسی قودسیە. بۆیە چەندەها ئایەت شەیە خوای گەورە فەرمێ: والله لا يحب الظالمين. ئەو کەسانی ستەمکارن خوا قەت خۆشیانی ناوێ، ئەوەیشی لەگەڵ ستەمکارا بێ قەت خوا خۆشی ناوێ، ئەوەیشی تەئیدی بکە، ئەوەیشی هەرچی بێ لەگەڵیدا. بۆیە وریابن مسلمانە ئازیزەکان، کەسانی ستەمکار هەر کێ بێ و هەرچی کات و ساتێکی بێ خوا خۆشیانی ناوێ، چونکە هەر کەسێ ستەمکاری خۆش بێ خوا لەگەڵەوە حەشرێکە. ئەو کاتە لەگەڵ ئەوشا حەشریکا، ئەو کاتە خوا عقاب و جەزای وەک ئەو دەداتەوە. پەروەردگارە فەرمێ: والله لا يهدي القوم الظالمين. ئەوانەیشی ستەمکارن هیدایەت، ڕێگای ڕۆشنایی، ڕێگای ڕاست وەرناگرن، چونکە دڵیان تاریکە، چونکە دڵیان ڕۆشتایی نابینێ، چونکە دڵی مرۆڤایەتی نییە، ڕەحم و بەزەییتیان نەماوە، چونکە ئەم مرۆڤانان ڕاستە مرۆڤن، بەڵام لەسەر مرۆڤ دڵیان وەک مرۆڤدا نەمزراوە، درڕندەیەکن بەڵام لە شێوەی مرۆڤ. إنه لا يحب الظالمين، لا يفلح الظالمين. پەروەردگارە فەرمێ سەرفرازی قەت بۆ زاڵمەکان و ستەمکاران نییە. ئەگە تەماشاشکەین لە عیقابی ستەمکارانە، خوای گەورە دەفەرمێ لە قورئانی پیرۆزدا لە چەندەها ئایەت، ئەوانە هەر ئەویان هەیە: ما للظالمين من حميم ولا شفيع يطاع. إلا ئەوەیە کە پیسایی ناواگەی دۆزەخ ئەبێتە شەرابیان، خواردنی ئاگر ئەبێتە شەرابیان لە قیامەتدا. کەواتە ئێمە بزانین مسلمان ئازیزەکان کە ستەم زۆر کارێکی خراپە. ئەگەر ئینسان لەم کارا بێ و تیا بچێ، عاقیبەتی زۆر خراپە بێ، چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەلاتو